پیروز زوره کیف خوشم پیام من اوه پیروز باید همی قطابیات کم دست خوشی همی مامستایت خود کم همی دکتورا از قطابیات پیمانگاه تکنیکی پزشکی هولیر زور خوشحال بون يعني قطابيات بون گشت با افرو سەرەتا پیرۆزبایی لەگەشت قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیک دەکەم بە تایبەتی قوتابیانی پەیمانگای تەکنیکی پزیشکی هەولێر. هیوادارم لە دوا ڕۆژ کە ئەگەر بە خزمەتێکی بچووکیش بێ خزمەتی هاوڵاتیان و گەل و نیشتیمانەکەیان بکەن و جێ و دەست و پەنجەیان دیاربی. پیرۆزبایی خۆم سەرنجام لە هەموو قوتابیانی زانکۆی پۆلیتەکنیکی دەکەم. هیوادارم ساڵی ئاهەنگێکی خۆشیان بەسەر بێ و هیواخوازی ئەوەشم کە ئەوانەی کە لە دوای ئێمەوە دێن زیاتر سەرکەوتوو بن. ئێمە بە یارمەتی و بە هاوڕێیەکانی خۆشەویستمان هاتووی فستیڤالێکمان داناوە بۆ ئەو ڕۆژە بە خۆشبەختانە تەواو ئیستقبالێکی زۆر چاکی لێگیرا کۆلاران هەڵدا ڕەنگامیزیمان هەبووی دموچاویان. چوومە مەکتەب نەبوو چوومە ماڵە دایک نەبوو شەوم لێنە کچێک نەبوو شووتیم کڕی چەقۆ نەبوو منداڵ گریالانێک نەبوو میوان هاتن دۆشێک نەبوو هین دانیشتم فایدەی نەبوو. Я, в частности, представляю компанию «Сады КЧР». Мы занимаемся тем, что выращиваем яблоки и груши. И у нас сады интенсивного типа. А грушевый сад у нас единственный в России, который выращивает интенсивного типа груши. Собственно говоря, в Карачаево-Черкесии на стенде представлены практически все сферы бизнеса, как начиная от парниковых, Пришли на ярмарку, на выставку. Очень здесь, конечно, впечатляет масштаб, выразительные стенды. Интересно все оформлено. Видно, что с каждым годом участники стараются сделать все более выразительными свои экспозиции. Попробовала очень много интересной продукции. Например, соленые соль-илецкие арбузы на оренбургском стенде. Это, конечно, нечто необычное, потому что мы не привыкли думать о том, что арбузы могут быть солеными.